مامۆستا وەڵڵاهی وەبیلای کەرسێک نای خۆیان بەشەر ئەم سوێندە بە درۆ بخوا کافرە بێت تەبعاً مامۆستا 6 ساڵی ڕێکە باشە برایت و 6 ساڵی ڕێکە برایت و تەبعاً معنە ئێستا دامنا دێمە ماڵی تو باشە بە پەلەمە لۆ ماڵی تو دێمە ماڵی تو لە کاتێک وەزوەسە ئەمگرێت بەمبی پاش 10 دقە ماڵی تو بەجێبێرم معنەی دەچم هەر جێگەیەک بەم با بچوو بامەوە ژوورەکەی خۆم دانیشم وەڵڵای مامۆستا وەڵڵای ڕکم لە عارامە بێتەوە چکە خوا پێی ناخۆشە وەڵڵای مامۆستا نەمێشتوە کەس ڕەشی لەم بێتەوە وەڵڵای مامۆستا کاری خراپ ناکەم وەڵڵای مامۆستا نوێژەکەم لەخوا ئەترسم مامۆستا ئێستام ڕۆیشتم لە وڵاتی خۆم تەقریبان مدەیەکە ڕۆیشتومە باشە ئێستا لە ئەڵمانیا مامۆستا گوتم بەسە تا باش بم گوتیان وەزوەسێ مامۆستا وەزوەسە نییە ئەمە معنی مامۆستا ئێستا من نمونە دەسمە جێگەیەک بە عەزرەت ئەو جێگەیەم کە دەچم بەکاری ئیلای وەڵڵای درم تون دەبێت دەرێ هەموو دنیا لە ناو درمە ئەیکوشێت معنەی بەمبی جێەکە بەجێبێرم معنەی تووشی نەخۆشی نەفسی بوومە لەگەرم شتا معنەی ئەم 6 ساڵە وەڵڵای خۆشیم نەخۆ نەدیتێ لەبەر ئەوە کارێک گوتمەر دەستم بەجێ مەزداکماندایان گوت لۆ دەڕۆی دەمگوت عەزم بە حێراق نییە ڕاستی قەتیش پێم نەگوتیان بسمە هەر جێگایەک درم تون دەبێت چکە دایکم خەمیە خۆیان باوکم خەمی دەخوا وڵای مامۆستا نوێژیش دەکەم باشە برا جوانەکەم ئێستا تۆ لە ئەڵمانیا لە چی شوێنێکی ئەڵمانیا دڵت خۆشە بەس لە ژوورەکەی خۆت بەس لە ژوورەکە خۆ مامۆستا بسمە هەر جێگایەک معنەی دەستمە ماری پورم مارە خوشکم ئەم لێم نزیکە مارە هاوڕێیەکەم ڕاستە خۆ باشە لە ڕووی کۆمەڵایەتی بوونەوە کۆمەڵایەتیت مامۆستا لەگەڵ خەرێک زۆر تێگەرم خەرەکەمنی زۆر خۆش دێت چکە ڕێزی مناڵێکە گرم بەدەم مناڵێک پێکەنم بەدەم زەلامی قسەی عەقیل معنە قسەی ڕێکی دەکەم مەبەستم ئەوەیە تێکەڵیت لەگەڵ خەڵکا هەیە لەگەڵ ڕەفیقەکان تا دەرچیتە بەڵێ مامۆستا لەگەریان مەسەلەن دەچوومە بازاڕ دەچوومە جێگەیەک دەمگوت دێڵە با بچین باشە ئێستا ئەم بسمای کوڕە لەسرە نزیکترین برادەرمە کە لەگەڵی ئەچوومە ئەو شوێنە بەم با دەم و دەستڕاستە خۆ دەمگوت دێڵە با بچینەوە ئەجا ئەوە ئەیزانی لەگە برادێرشکەم دەمگوت کاکە وەڵایم کێشەم هەیە دەستمە هەر جێگەیەک دڵم تو نەبێت معنەی 6 سارە بە وەسعە دەناڵێنم وەڵڵی مامۆستا معنەی بسمە هەر جێگەیەک معنەی لەم زەویە بچم چوومە لە ئەڵمانیا زۆر جێم کردێت درم تو نەبێت بەمی ڕێک بسمە غورفەکەی خۆم لەسەر جێگاکە پاردەمەوە باشە لەسەر جێگەکەتی کێشەیەکت نییە هیچ کێشەیەک نییە چی دەسمە سەر جێگاکەم مێشکم ئارام دەبتەوە معنەی وەڵی دەچمە مزگەوت لە کەمپەکەم نزیکە باشە 5 خانومان بینە دەچم نوێژەکەم پاش نوێژەکە و پاش زکرەکەم بەمبی ڕاستە خۆ بسمەوە ژوورەکەم کە لەم ناو ماڵی خوامە زۆر باشە لە کوردستان چەند ساڵ وا بوویت 6 ساڵی ڕێکم بەو دەردەوە دەناڵێن مامۆستا لە کوردستان چەند ساڵ وا بوویت 6 ساڵە تا ئێستا نزیکەی 5 ساڵ و 7 مانگە لە کوردستان بوومە ئەو دەردەم هەبووە زۆر باشە قوربانگیان طبعا ئەمەی جەنابەت زیاتر بۆ گربوونە بە شوێنێکی بچووکەوە و گۆشەگیری زیاتر تۆ لەگەڵ گۆشەگیریە ڕاهاتوتە لەگەڵ تەنیاییە ڕاهاتوتە تۆ پێویستە هەنگاو بە هەنگاو ئەو شوێنە ترک دەی هەنگاو بە هەنگاو بیتە ناو کۆمەلگاوە لەو بازنە بچووکە تەسکەت دەرچیت بۆ فەزایەکی گەورەتر خۆی مامۆستا سەتا بڕم ببوورە هەوڵم داوە سەیریکە براتم با من هەنێشتت پێ بڵێم یەکەم سەیریکە یەکەم هەنگاو بۆ ئەوەی ئەو شوێنە بەجێ بێڵی بۆ فەزایەکی گەورەتر و لە گۆشەگیری و لەو چی پێڵێن لەو قەتیزبوونە ڕزگارت بێت وردە تۆ ئەبێ بیتە جیهانێکی ترەوە واتە بازنێکی فراوانتر چیەکەیت سەرەتا وەرە بە وەرزش باشە هەوڵدا زیاتر ڕاکردن بکە باشە وەرزشی ڕاکردن باشە وەرزشی جوڵە وردە خۆت ڕابێنە چۆن بڵێ ینی ئەگەر دڵیشت ماڵەوەی ویست ژوورەکەتی ویست هەوڵدا ینی دڵی خۆت بشکێنە هەوڵدا خۆت مەشغوڵکە بە وەرزشەوە ئەمە وەرزش باش ئەنجا کە وەرزشەکە تەواو کرد باشترین شت بۆ ئەوەی کە ڕابی لەگەڵ فەزایەکی فراوانتر و دەرەوە یا ڕابی هەوڵدا کتێبێ لەگەڵ خۆتابەرە کتێب بخوێنەوە بە تایبەت بۆ نمونە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یا هەر بابەتێکەوە سوودی دنیا و قیامەتی بۆ دەبێت باشە لە دوای ئەوە کە ڕۆشتیتەوە دووشێ بکە و خۆت بشۆرە باشە ئەو کاتە هەوڵدا ئەم جارش هەوڵدا لەگەڵ ڕەفیقێکتا شوێنی هەڵبژێرە بەڵام شوێنەکە شوێنێکی باش بێت تووشی خراپە نەبێت تا ئەوەی واد لێ دێت وردە بەم شێوازە تا ئەوەی واد لێ دێت جێیەکە چۆڵ ئەەکەیت و هۆگری دەرەوە ئابیت و لەگەڵ دەرەوە یا ڕادیت
مامۆستا بەخوای هەموو شتێکم تاقی کردوتەوە بەخوا مامۆستا کە دەڵێم بەخوا خوا گەلێک گەورەیە معنی هیچ شتێک نماوە تاقی نەکەمەوە تۆپانێ مەلەوانی سەفرا زۆر جێگەم تاقی کردووە بەخوای لۆجێ خراپیش ناچم خوا ئاگدار ئەی بمناسێت ئەمەی ئاسێکە ئەم برینەی تۆ تەشەنەی کردووە باشە ڕەنگە بە یەک دوو جار تەضمید نەکرێت برینەکەت ساڕێژ نەکرێت محاولەی زۆری ئەوێ هەتا تۆ ئەوەی لەم برینە ڕزگارت بێت مامۆستا هەندێک دەڵێن سعرت لێکراوە چکە من با پێ بڵێم چەند جارێک معنەی لە خەو نەک نووسە بم مۆبایلەکەم لە دەست بە باشە لە هەولێر بووکە کە وەڵی جارێک بەدایک شم داکم گوتی کوڕم نواتە پرسەری مخەوتی گوتم میزنیە گەرمان بوو لە ژوورەکەم تەبعەن دنیا ساردیش بەخوا هەستمەکە لە ژوورەکەم یەکێک بە نەکبریم ئافکرم بڕوایان مێشکمەوە بیان لە خەو بم چۆن قسە لەگەر تۆکەم هەستمە کرد یەکێک بە ئاسایی خۆی ئەحمەد وەکو بە شەرێک گازیە کردن من ناترسم لەو شتانە چوە پرسەری داکەم نووسیمە هەمان شت بووە مامۆستا دووەمین معنای زۆر جار لە خەو جن دێتە خەونم ئێستا ئەڵماویم دێکە نایە باشە قوربانگیان ئێستا تۆ مایکەکەت بگرە و گوێ لەمە بگرە باشە باشە چەند ئاەتێکە خوێنم هەم بۆ ئەوەی بێتە شیفات و ئەگەر حاڵەتێکی ناتەبیعیش ڕوویدا قسە بکەوە لە مایکەکەت کە و قسە بکە حاڵەتی ناتەبیعی چییە کاتێ دەست دەکەوێتە جوڵەیەکی چۆن بڵێ لە کۆنتڕۆلی خۆتان نامێنێت یان ناوسکت چۆن بڵێ چێشتێک قوڵ بات ئەوە قوڵپەیات ئەو ئاوێ لەسەر ئاگر بێت بەو شێوازە ناوسکت ئەشەڵەقێت یا قاش دەکەوێتە جوڵە أعوذ بالله من الشيطان الرجيم وإذ قال موسى لقومه يا قوم اذكروا نعمة الله عليكم إذ جعل فيكم أنبياء وجعلكم ملوكا وآتاكم ما لم يؤت أحدا من العالمين يا قوم ادخلوا الأرض المقدسة التي كتب الله لكم ولا ترتدوا على أدباركم فتنقلبوا خاسرين قالوا يا موسى إن فيها قوما جبارين وإنا لن ندخلها حتى يخرجوا منها فإن يخرجوا منها فإنا داخلون قال رجلان من الذين يخافون أنعم الله عليهم ادخلوا عليهم الباب فإذا دخلتموه فإنكم غالبون وعلى الله فتوكلوا إن كنتم مؤمنين مامۆستا بەخوای بە گوناح نەنووسی خەرک گوێ داتە قورعان دڵی خۆشەوی دڵی ئەکرێتەوە باشە من بێتاقەت دەبم کە گوێ بەخۆم قورعان دەخوێنم لەبەرە خۆم ئەوەی بزانم ئەخوێنم نارم قورعان خوێنم ئەخوێنم بێتاقەتم مەکات معنای کوبرێ زەختم دایا بەسی لەگەری دەوم چۆم لێ ددانم پێکەکەیتووە چۆم لێ بە شەرێک سەرمای بێت ئێستا ئاەتەم خوێن چی بوو مامۆستا بێتاقەتم مەکات ڕاستی کە گوێ لە قورعان خۆشترێ لە دنیا هیچ شتێک لە قورعان خۆشتر نییە بەس بێتاقەتم مەکات چۆن لێ زەختم دایا بەزیت پێ قوربانگیان من نازانم لە ئەڵمانیا کێ هەیە ئەتوانێت ڕوقەی شەرعی بۆ خۆت بکەیت من وە هەستەکەم ئینشاءڵڵا لەگەڵ ئەو ڕێنمایانی کەوا من پێتم وت السلام عليكم موسى جان موسى جان السلام عليكم موسى جان لسر او قصي او جنزا بريزا آياتك لسورة يونس خوي وفمر إن الله سيبطله والله أعلم الآيات هشتا يان هشتاونو يا مامۆستا معنی چەند جارێک جن هاتۆتە خەونم ئەو برادەرەم لەگەڵ وێستا ڕستنەکە لەسەر شاشەیە دەمگو دۆر نەگۆ مەترسێ من ملی ئەگرم بە زۆرن مەترسێ نەگو لولی دەترسێن معنی ئەوە چێ لی بترسێن معنی مامۆستا عفوا
قەتیش نەترساوم لە جن مامۆستا بەخوای زۆر جار لە خەو تووشم بە قورجم گرتووە وەڵڵی کوی ئەڵێم وایە وەڵڵا قورجم گرتووە عفو برا برزا كان با آياتك بخوينم براشینەکەم تۆ ڕوقەی شەرعی بۆ خۆت بکە و ئەو ڕێنمایانی کەوا منش پێتم وت جێبەجێی کە تەوبەش لە بینی خۆت و خوای گەورەیە بکە مەش دوعای خێرت بۆکەین خوای گەورە شیفاتدا براشینەکەم بژورە مامۆستا ئەگەر لە زۆر وەختم گربیدیان نەبێت جەماعەتی مایکی خزمەتت دام بە دەست خۆش مامۆستا گەلک